بەڵێ سۆما ینی وڵاتی سعودیە بە فەرمی پێدانی ڤیزەی ڕاگرتووە بۆ چەندین وڵات و خۆت ئاماژە پێدا کە چواردە وڵاتن عێراق و هەرێمی کوردستانیش لە وڵاتانن کە پێدانی ڤیزا بۆیان ڕاوەستاوە لە سەرەتای ئەم مانگەوە ئەم بڕیارە چوتە بواری جێبەجێکردنەوە تا دوای پرۆسەی فەریزەی حەجی حاجیان ئەم بڕیارە واتە دوای مانگی شەشیش هەر بەردەوام دەبێت لەو دوو مانگە لەسەر ئەو بابەتە لە بەڕێبەراتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان کاروانسوتنی وتەبێژی ئەو بەڕێبەراتم لە زانیاریمان لەسەر ڕێکارەکان پێدات کا کاروان سپاس بۆ نرفەتە ئەگەر پێمان بڵێ لە کێوە پێدانی ڤیزەی بۆ با بڵێن ئەو کەسانی نیازی عومران هەیە ڕاگیراوە و چ کاریگەریشتی بێت لەسەر گەشتەکانی عومرا لە هەرێمی کوردستان بەگشتی. وڵێ بەناوی خۆی گەورە میرەبان دیارە ئەم بڕیارەی سعودیا چاڕوانکراوە بوو چکە ئێمە پارساڵ شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەڕێبەراتی گشتی حەج و عومرە بە سەرپەرشتی بەڕێبەری گشتی حەج و عومرە شێخ نیاز نەقشبەندی ئێمە لە سعودیا بووین و لەوێ شاندی هەموو وڵاتان لەوێ بوون بەڕوون و ڕاشکاوی وەزارەتی حەج و عومرەی سعودی و هەموو دەستگا پەیوەنددارەکان لە وەزارەتی دەرەوە و ناوخۆ پاسپۆرت ئەمانە هەموو لەوێ بوون بە هەموو شاندی وڵاتانیان گوت کە ئەوان ڕێگیری دەکەن لە چوونی خەڵک بە شێوەی نایاسایی بۆ پرۆسەی حەج و پارساڵ سعودی هەندێک هەنگاوینا ئەو بۆ هەندێک خەڵکی دەستگیر کرد هەندێکی ناردەوە وڵاتەکانیان بەڵام دیار بوو ژمارەکان ئەوەندە زۆر بوون لە ڕادە بەدەر بوو نەیانتوانی بەو شێوەیە کۆنتڕۆلی بکەن ئەم ساڵ بەر لە مانگی شەوال ئەوان تەوقیتێکیان دانەبوو کە لە یەکی شەوالەوە هیچ ڤیزەیەک نەدەدرێتن و ئەو ڤیزانەی خەڵک کە لە مانگی ڕەمەزان وەریان گرتووە دەبێت تا سێزدەی ئەم مانگە گەشتی سعودیا بکەن ئەگەر کەسێک بوو نمونە لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشدا ڤیزای وەرگرت بێتن ئەوە ئەتوانێت تا سێزدەی مانگ گەشت بکاتن واتە تا 6 ڕۆژی دیکە ئەگەر گەشت نەکاتن سعودیا ڕێگەی ناداتن بچێتە ناو خاکی ئەو وڵاتەوە و ئەگەر سەفەریشی کرد دەبێت تا 29 چوار بگەڕێتەوە واتە لە 29 چوار یاخود 30 چوار هیچ کەسێک بۆ نابێت لە هیچ وڵاتێک لەو چواردە وڵاتانەی کە ئاماژە پێدراوە هیچ هاوڵاتێک لە شاری سعودیا بمێنێتەوە. ئەو چواردە وڵاتە بە دیاریکراوی چ وڵاتێکمەوە بۆچی عێراق و هەرێمی کوردستانیشی تێدایە؟ دیارە ئەمە لەسەر بناوی ئەو ئامارەی دانراوە کە لەسەر پارساڵ ئەم هاوڵاتیانە ڕۆشتوونە میسرە عێراق بەنگلادیشە کۆمەڵێک ئەو وڵاتانەیە هەندێک وڵاتی دەوروبەرن ئەوانن کە ناتوانێت بەو شێوە کۆنتڕۆلی خەڵکی خۆیان بکەن و ئێمە لە هەرێمی کوردستان وەکو بەڕێبەراتی گشتی حەج و عومرە کە هەمانگەیەکی باشمان لەگەڵ دەستای باڵای حەج و عومرە عێراقیەوە پارساڵیش ئێمە لە ڕێگەی بەڕێستانیشەوە چەندین جار داوامان لە خەڵکی کرد کە گوێ بەو پاڕۆپاگەدانە نەدەن کە ئیدعای ئەوە دەکەن کە حەجکردن دەکرێتن بە ڕێگای ڤیزا و جۆر یاخود ڤیزای گەشتیاری بەداخەوە خەڵک بە گوێی نەکردین کارەساتی زۆر گەورە لێکەوتەوە خەڵکی زۆریش گیانی لەدەستدا. با بڵێن ئەو ڕێکارانە گرتنەبەری ئەو ڕێکاران دەبێت هۆکاری بۆی کە هاوڵاتیان ڕێگری هاوڵاتیان بکرێت بەدەر لە ئەو پرۆسی حەج و عومرە کە بە فەرمی ڕادەگەین لای ئێوە هاوڵاتیان هەرێمی کوردستان بچن بۆ وڵاتی سعودیا؟ ئەمە لە خزمەتی هاوڵاتیاندایە ئەم بڕیارە و لە خزمەتی حاجیاندایە چونکە ئەم ساڵ ئەگەر ئەم وەکو خۆی جێبەجێ بکرێتن ئەو خەڵکانێک کە ناویان دەرچووە بۆ پرۆسی حەج دەتوانن زۆر بە ئاسایی و بە خۆشی حەجی خۆیان ئەنجام بدەن بەڵام ئەگەر جێبەجێ نەکراوەکو پارساڵ ئەوە تێکەڵ دەبێتن و ینی خزمەت گوزارەکان بەو شێوەیە نابێتن چونکە سعودیا دەتوانێت پێشوازی بۆ نمونە لە 3 ملیۆن کەس بکاتن خزمەت گوزاری پێشکەشی 3 ملیۆن بکات ناتوانێت پێشکەشی 6 ملیۆن بکاتن بۆی ئەوەی هەر حەجێکە لە هەرێمی کوردستان هەبێت ئەو حەجەیەکە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەکرێت و پاڵپشتیش کراوە لەلایەن خودی ڕێزار مەسعود بازانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕی 3 ملیارد دینار ئەم ساڵ پاڵپشتی کراوە بۆی هاوڵاتیان کار ئاسانیان بۆ بکرێتن و ئەرکی سەرشانی هاوڵاتیان کەم بکرێتەوە. ئەگەر 100%یش ڕێگیری نەکرێتن بەڵێ 95 ڕێگیری دەکرێت و خەڵک دەتوانێت زۆر بە ئاسانی حەجی بخواتمە دەبێت یەک خاڵەوە بکەم ئەگەر کەسێک داوای حەج دەکات بۆی حەج بنووسێت ئێمە ئەم ساڵ لە بەڕێبەراتی گشتی حەج و عومرە دوای پرۆسەی حەج پلانی ئەومان هەیە کە ناونووسین دەست پێ بکاتەوە ئەو خەڵکی کە تا مەزرون با پەنا بەو ڕێگا ناسیانە نەبن بابێن لە بەڕێبەراتی گشتی حەج و عومرە ناوی خۆیان بنووسن و لە تیر و بشکێکدا لە بەرچاوی هەموو دەستگا پەیوەنددارەکان و ڕاگەیاندن دەخەڵێتەوە ڕوو و هەر کەسێک شانسی هەبێتن ئەوە دەردەچێت. بۆ زانینەکان کارۆنستنی وتەبێژی بەڕێبەراتی حەج و عومرەی هەرێمی کوردستان